دوای دروستبوونی قەیرانی دارایی و بڕینی بەشەبوجەی هەرێم لەلایەن بەغدا و قوڵبوونەوەی کێشەکانی هەرێم و ناوەند، یەکێتی نیشتیمانی کوردستان بە چەندین ڕێگەی جیاواز هەوڵی چارەسەرکردنیە و کێشانەی داوە. بۆ ئەو مەبەستەش چەندین جار وەک لایەنی حەزبی چووەتە بەغدا و وەک لایەنی حکومیش سەرۆکایەتی ئەو وەفدانی پێشدراوە کە بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەند چوونەتە بەغدا. هەمیشەش خوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکایەتی وەفدەکەی کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو کاتە جیاوازەکاندا و هەمیشە ڕێکەوتنی لەگەڵ بەغدا بە ڕێگە چارەی سەرەکی زانیوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند و کۆتاییهێنان بە قەیرانەکانی هەرێم بە تایبەتیش قەیرانی دارایی و دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم. لا چەند ڕۆژی ڕابردووشدا لەسەر ئەو پرسە لاور شێخجەنگی ئاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند کە یەکێتی سوورە لەسەر ڕێکەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا لە پێناوی دابینکردنی شایستە داراییەکانی موچەخۆرانی هەرێم. ئەو لێدوانش لە کاتێکدا بوو کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەنگۆی ئەوە بڵاو بووبەوە کە گوایە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەزامەندی نەداوە لەسەر ڕادەستکردنی داهاتی خاڵە سنووریەکانی ژێردەسەڵاتی خۆی بە حکوومەتی ناوەند بۆ هۆیشەوە ڕێکەوتنی هەرێم و ناوەند شکستی هێناوە. هەر بۆیەش لاور شێخجەنگی بەو لێدوانەی هەموو ئەو پڕوپاگەندانەی ڕەت کردەوە. ئەوەی کە دەبێت ئاماژەی پێ بکرێت لە 16 چواری ئەم ساڵە و دوایەوەی حکوومەتەکەی عادل عەبدولمادی بەشەبوجەی هەرێمی بڕی، لەو کاتەوە تا ئێستا چەندین جار وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێم چۆتە بەغدا. دوایین سەردانەکانیش سەرۆکایەتی وەفدی دانوستانکار بە یەکێتی نیشتیمانی کوردستان سپێردراوە کە خودی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران بووە کە زۆرێک لە وڵاتیانی هەرێم لەو کاتانەدا پێیان وابوو حکوومەتی هەرێم هیچ نیازێکی ڕێکەوتنی لەگەڵ بەغدا نییە. هەر لەبەرەوەشە کە سەرۆکی حکوومەتی هەرێم خۆی سەرۆکایەتی وەفدی دانوستانکار بۆ بەغدا ناکاو بە جێگرەکەی دەسپێرێت تا دواتریش دەرەنجامی شکستی گفتوگۆکان لەگەڵ بەغدا بخرێتە ئاستۆی ئەو. بەڵام هەرزوو جێگری سەرۆکوەزیران شانیدایە ژێر ئەو بەرپرسیاریەتیە و با لێهاتووی خۆی و ڕەچاوکردنی سیاسەتی حەکیمانەی مام دەستی بە گفتوگۆکان لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراق کرد. چەند جارێکیش سەردانی بەغدای پایتەختی کرد. دوای هەموو ئەم هەوڵانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی یەکێتی لە حکوومەت دوجار هەرێم و ناوەند ڕێکەوتن و سەرۆکوەزیرانی بەغداش ڕەزامەندیدا لەسەرەوەی کە مانگانە 320 میلیارد دینار ڕەوانەی هەرێم کات تا ئەو کاتەی بودجەی ساڵی 2021 عێراق پەسەند دەکرێت. بەڵام ئەوەی کە جێگەی تێڕامانە لەلایەن چەند دەستگایەکی ڕاگەیاندنەوە هەموو ئەو هەوڵانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتیش سەرۆکی وەفدی دانوستانکاری هەرێم لەگەڵ بەغدا ون کراوە و ئەوەی کە بە تەنها ئاماژەی پێدەکرێت تەنها پەیوەندیەکی سەرۆکی حکوومەتی هەرێمە لەگەڵ سەرۆکوەزیرانی بەغدا و هیچی تر. ئەمەش ئەو وتەیەمان وەبیر دێنێتەوە کە دەڵێت شکست بێخاوەنە بەڵام سەرکەوتن خاوەنی زۆرە.